دەستگاکاندا ئێستا خانمان ڕۆڵی بەرچاویان هەیە لە قوتابخانەکان وەکو مامۆستا، لە فەرمانگەکان کار دەکەن، لە کارگەکان وەکو کرێکار، لە ڕاگەاندنەکاندا کار دەکەن کە ڕۆڵی بەرچاویان هەیە. بەڵام کۆسار لەگەڵ ئەوەشدا خانمان ئێستا لە کایی سیاسیدا ڕۆڵێکی کەمتریان هەیە لە چاو پیاوانجا ڕەنگە تا ئێستش بەداخەوە کۆسار پیا و سالاری هەرما بێت لە ناو کووردا. هێزگار بۆ شێوەش نییە قەی ناسانە دڵتان هین نەبێت گەرم نەبێت یعنی با ئەو جیاوازیش نەکەن خۆی بێت جیاوازیش هەبێ ئەگەر جیاوازی نەبێت ینی ژیانیش تەسەوەرەکەم گرفتی بۆ دروست ببیانی ئەگەر جیاوازیەک نەبێ نیە زانە بەڵێ بێگوان کاتەبا لەگەڵ میوانەکەمان مناقەشەی و بابەتە بکەین. نەزر خان دووبارە بەخێر زۆر سپاس. پێم خۆشە بەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ 8 مارسە و ئەمڕۆ خۆی 8 مانگ قرار بوو کە ڕاپەڕین لە شاری سلێمانیە بکرێت و دەست بە ڕاپەڕین بکرێ بەڵامەوە بوو لە ڕۆژێک پێشخراوە 7 مانگ ڕاپەڕین دەستی پێکرد لە شاری سلێمانی جا ئەمێ بزانم ڕۆڵی ژنان لە ڕاپەڕینەکە چۆن بووە چۆن هەڵیە سەنگێنی جەنابەت. بەڵێ بەس پێشەکی سەرنجێکم لەسەر قسەکانی سازان خان کە ئێستا قسای کرد ئەو بینی خۆتانە چیەکەم سازان خان باسی ڕۆڵی ژنی کرد کە لەگەڵ هاوسەرەکانیانە و کە لە ئامادەکردنی هەندێک پێداویستیە ئەوەش هەبوو بەڵام ژن خۆشی ینی بەکردداری خۆی بەژاری کرد نەک لەگەڵ مێردەکانیانە یا لەگەڵ یاشتی بۆ ئاوان ئامادەکردێ من خۆم کچێکی گەنج بووم ساڵی هەشتاوێک چوومە دەرەوە لەبەرەوەی ئەندامی ڕێخستنی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان بووم چوومە دەرەوە تاقیتەنیا پێشمەرگە بووم من لەو لە ناوزەنگ بووم نەمرد نەشوم کردبوو لەگەڵ برام خاتو نەزیرە بە دیاریکراوی مەبەستمەوە نەبوو بەگشتی بڵێم هەمویان لەگەڵ هاوسەرەکان یا ئیندا لە شاخ بوو بێتن بەشێک لەوانان دیکان ڕەنگە تەنها کچ بوو بێتن و لە شاخدا بەشداریان کردبێ لە شۆڕژدا خۆژدانش کە لەگەڵ هاوسەرەکانیانە لە شاخ بوون هیچیان کەمتر نەبوو لە هاوسەرەکانیان چونکە گەراونیش پشتوپەنای ئەوان نەبوو نایەوە ئەوانیش هەر ئەو مەترسیانی لەسەر ئەوان بووە لەسەر ژنەکانیش بووە مەبەستم سەرجەم کایەکان بوو سیاسی هوەری ئیداری مەبەستم سەرجەم کایەکان بوو بەگشتی بەڵێ و هەروەها باسی ڕاپەڕی نەکرد پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و ئێستاش ئەو دەورەی کە ژن هەیەی یا بڵێم ئەو دەورەی کە پیا هەیەی ئەگەر ژن نەبێ پیاش ناتوانێت ئەو دەورە ببینێ ژنەکەم خۆی دەوری هەیە دووەم خۆی پشت و پەنای پیاوەکان بۆ هەم لە پێشمەرگاتیە هەم لە ئێستا هەم لە هەموو بارەکانی ژیانە بەڕاستی و لە ڕاپەڕینە ئەو هەموو ژنەی کە لە سەرجادە بوون ئەو هەموو ژنەی کە من ژن مەبینی کچی گەنج مەبینی لە ئەم لە سوورەکە و شەوەمانەوە تا بەیانی ژنمە بینی لە سەرجادە برینار کەوتە بوو خەریکی بوو ینی هەتا کچێکم بینی کوڕێک فیشەکە بەرسەری کەوتە بوو پەنجەی کرد بە شوێنی فیشەکە کاوتیزان قۆڵیان ینی برینەکەی چۆنە لەبەرەوە دەوری ژن هەرگیز کەمتر نەبووە لە دەوری پیا و لەوانەیە بەڵام زیاتریش بوو بێت لەبەرەوەی ئەو هەلومەرجەی بۆ پیا و هەڵکەوتووە کۆمەلگا پشتی پیاوی گرتووە خزانەکەی پشتی پیاوی گرتووە دوعای خێرام بۆ کردووە کە پیاوەکان لە دەرەوە پێشمەرگە بوون هاتوون بەلایەن بەڵام ژنەکان یان کچەکان بە پێچەوانەوە بەرەنگاری کۆمەلگاوە ئەتە حەدای مشتەمەیان کردەوە هەنیە ژن لەوانەیە خێزانەکەشی ڕازی نەبوو بێت کە بەژاری سیاسی کردەوە من کچێکی هاوڕێم لە بادینان و هاتوو پێشمەرگە بوو بەدزی ماڵی باوکی هاتوو ماڵی باوکی نازانی بوو بەڕاستی لەبەرەوە ژن لەبەرەوەی بەرەنگاربوونەوەی هەبووە لەبەرەوەی ئەو پاڵپشتی نەبووە ئەمە بێجگەلەوەی ئەو پرۆپاگاندەیە کە لە زمانی حکومەتە کرا بۆ ژن بۆ کچ ئەگەر کچێک بگیرێ چێبێ کە بردیان بۆ ئەمن چۆن معاملی لەگەڵاکەن لەگەڵ ئەوەشە ئەمەم باسیکەیەکەم باسی هەشتاکانەکەم باسی 45 ساڵ پێش ئێستاکەم ئێستا ڕاستە لەگەڵ شانازیمان بۆ هەموو ژنەی کە چەکیان هەڵگرتەوە لە ڕۆژ ئاوا و لە تورکیا و تەمەنی چۆن بوو کاتێ ڕۆشتیتە شاخ و چۆن تەمەنم لە 23 و 24 بوو من ئەندامی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان بووم ئەمری گرتنمان دەرچوو کە ئەمری گرتنمان دەرچوو چوومە دەربووم بە پێشمەرگە نەمەتوانین لە شارە دانیش باش خاتو نەزیرە لە مێژووی کووردە چەندین چۆنەڵی شۆڕە ژنمان هەیە کە نمونەی باڵان نەک بۆ کوردستان توان بڵم لە جیهانیشە ینی بە نمونە ئێمە خاتو حەبسەخانی نەقیبمان هەیە ئێمە لەیلا قاسممان هەیە ئێمە دێنەوە بۆ ئەم سەردەمە زۆر کۆن نەڕۆین ئێمە خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەدمان هەیە کە یەکێک بوو لە سەژنە کاریگەرەکانی جیهان ئەمێ باسی ئەوم بۆ بکەی ژن چۆن ئەتوانێت پێگەی خۆی بەهێز بکات لە ناو کۆمەڵگە ینی
ئەو قسەیە نەمێنێ کە ساناژ ئاماژەی پێکردکە بوو ترێوەڵا پیا وایە و ژن وایە چۆن ئەتوانێت ئەمە بکات؟ ژن بە کار و کردەوە و بە بیر و بۆ چوونەکانی و بە ڕۆشنبیرکردنی خۆی ئەتوانێت ئەو ئیسبات وجود بکە بەڵام لەگەڵەوەشە وەکو سازاخان بە ئاماژەی پێگا لە کۆمەلگایەکی پیا سالاریە لە کۆمەلگایەکی دینیە ینی زۆر زەحمەتە چونکە بڕیارەکان لە کۆتایە پیاوەکانەیەن ینی من لەو باوەڕێم هەر ژنێک کە گاتە مەکانەیە گەگەر پیاوەکان کاندیدی نەکەن پیاوەکان پشتی نەگرن پیاوەکان چوزانم نەیبن باشە بۆ ینی بۆ ئەبێ ژن چاوەڕێ ئەوکە کە پیا و کاندیدی بکە لەبەرەوەی بابەرەوە پێشەوە لەبەرەوەی ئەوانەی کە بڕیار بە دەستن پیاون ئەی بۆ ژن خۆی نەیتوانیوێت تا ئێستا وا ببێ کە ببێ ژن توانیوێتی بەڵام کەوتمان کۆمە پیا سالاری ینی پیا سالاری چونکە هەرچەنە نازام لەوانەیە هەندێک کەس پێ خۆش نەبێ منواڵم ژن کە ئەکەوێتە ئیشکردن باوەڕ بێ زۆر سەرکەوتووە لەوانەیە جێ پیاویش لێشکا لە هەندێ بوارە ینی ژن کە ئیژەکە یەکەم زۆر بە وردەیەکە زۆر بە پاکەیەکە و زۆریش سەرکەوتەوە ژن بەڵێ بێگومان لە هەمان کاتیشتا دایکە کۆمەڵی ئەرکی ماڵەوەی لەسەر دایکە ژنە بەڕاستی ینی ژن و مێردایەتیە ئەرکی ینی خزمەتی ماڵ پەیوەندی کۆمەڵایەتەکانی کە پەیوەندی بە ژن و مێردایەتی و هاوسەرگیریەوە هەیە ژن ئەوانەشەکە مناڵش بەخێوەکە ئیشی ژەکە سیاسەتیشمان کردەوە باشە خاتون نەزیرە با باز لەوە بکەین ژنان ڕۆڵیان چی بوو بە دیاریکردی باز لە بەڕێزت بکەین ڕۆڵتان چی بوو لە شاق هاوکاری پێشمەرگەکانتان دەکرد تەنها یاخود بەشداری شەڕیشتان دەکرد نەخێر من خۆم لە ناوزەنگ بووم پێشمەرگەکانی ناوزەنگ سەرکردایەتی بوو ناوزەنگ سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان بوو ئەوان ناوزەنگ زۆر دوور بوو کە ڕۆشتم بۆ ناوزەنگ لە شارباژەڕەوە بە 4 ڕۆژ ئەگەیتەوە ئەوانەی کە لە ناوزەنگ بوون هیچ کەسێ بەژاری ینی چالاکی چەکداری ناکرد چونکە زۆر دوور بوو ئەوانەی کە ئەویان نەکرد پێشمەرگەی هەرێمەکان و نزیکی بڵێن شارباژێڕ و گەرمیان و قەراخ و لە ناوچەی هەولێر و لەو شوێنانی کە ئاسان بوو هاتوو چۆ شەوان هاتنە ناوشار و چالاکیەکیان نەکرد و ئەگەڕانە بەس ئێمە لەوێ نەخێر ئێمە لەوێ نەژن و نەپیا و لەوێ ینی کەس ئیشی ینی چەکداری و شەڕیتیانە بوو بەڵام کە تارە هاتە سەر ناوچەکە دیارە ئەوانی کە لەسەر بەرگری تاریانە کرد و لەسەر گرینۆڤ و ڕەشاشوانە تەقەیانە کرد من خۆم لەبێ لە ناوزەنگ لە ناوەندی کۆمەڵە ئیشمان کرد لە ناوەندی کۆمەڵە ئێمە ئەو کاتە نۆ کچ بووین دوانمان لە ناوەندی کۆمەڵی ئیشمانە کرد دوانیان دووسێکیان لە نەخۆشخانەکەی شەید دکتۆر بەختیاری شانە کرد هەندێکیان لەو ناوە ناوزەنگ هەندێ ماڵ و دێوشی لەوە نزیک بوو نهێشینە خوێنەوەریان بژن و مناڵێ ئەو شوێنانە و تەوانێ هەندێکیان لە دادگای شۆڕژی شانە کرد ئەمومان نۆ کەس بووین ینی شەکان دابش بوو ئیشمانە کرد بەڵێ کۆسار پرسیارێکی تریشمێ بە پرسیارەکەی خۆم کەم لە دڵم نەمێنێ خاتون نەزیرە وەکو خۆت ئێستا باست کردکە کۆمەڵی ڕۆڵی زۆر بەرچاویان هەبووە لە شاخ و مابەتانە بێگومان ژن ئێستا کە سیاسیەکانیشت و لە شۆڕش و لە سیاسەکانیشدا ڕۆڵی تایبەتی خۆیە ئایا بەپی ئەوەی کە ئەو هەموو ڕۆڵی هەبووە لە سەرجەم ئەو کایانەدا لە ناو مێژوودا بەپی پێویست ناویان هاتووە نەخێر بە دڵنیایەوە نەخێر هەتا ئەو پیاوانەی کە یادەوەرەکانی خوانە نووسنەوە باسی ژنەکان ناکرد لە شوێنەکەی کە باسی بنی کردە لە باتینە زیرە حارزەڵە نەزیرە فارس تەنانەت دیانی ناوەکەش بە تەواتی ناڵێ نەخێر پیاوەکان هەموو شتێکیان وەکو پیا سالێرەکە بەخوان قۆڕخ کرد ئەمڕۆ هجوومە لەسەر پیاوان نەخێر هجووم نییە بەڵامەوە بۆ نمونە ئێمە قەینا ئێستا بە سەدەها ژن چەکدارە و شۆڕشی کردەوە بەڵام بەراوردی بکە بە ساڵی هەشتاوێکەوە 82 ئەو کاتێک کە ئێمە ینی هەمووی نۆکچ دوای یەک دوو کچیکە بە هەمووی نەگەشتینە 15 کچکە بەشداریمان کرد کەسێک ناوی ناهێنێ کەڕەتێکیان من لە یادی یەکێتیە بەڕێز مام جەلال لە هۆڵی تەوار بوو لەوێ من و یەک دوو لە کچەکان لێ بووین هەستاین قسەمان کرد ینی وتمان نابێ کەس ناوی کچانە نێنێ شتێکی لە کوردەواریە ئەڵێ گەر شەغرەزای تاڵەبانی نەبووە شعری کوردی نوقسانە بوو چونکە ئەو بەس بە تەنیا شعری هەجووی کردەوە ئەگەر ئەو کۆمەڵک چەژ نەبووە شۆڕشی کوردی شۆڕشێکی تەواو پیاوانە بوو بەڵام کەس ناویان نایێنێ بەڵام تۆ سەیریکە لە شوێنانی کە کچێک چۆن هەتا دەستگا چونکە وسا ڕاگەاندنی دەریشەوە کەم بوو ئێستا کە کچێک لە شوێنە چالاکێگەکە ژنەگەوانی کەی بینین
هەتا دام و دەستگا دەرێکیەکان ئەجنبیەکان چەند بەدوادا چوونی بۆکەن چەند وردیەکەنەوانەیە لە سەرێ ڕووسن ئێمە تا ئێستا نەخێر من ئێستا خەریکم یادەوەرەکانی خۆمە نووسمەوە دەیشەڵا یادەوەریەکانە بنووسیتەوە هەموو ئەو بابەتانە بنووسی چی بیر نەچێ نەزیرەکە وەڵی زۆر دەمێکە خەریکیم تاوا بۆ بەزە ترسم شتم بیر چوو بێ و حەزش یەکەم ئێستا تاوەکو بڵێنەوانەی کە وەکو تەمەنی من و ناویانە هێنم و ئاگان لە شتەکانە ینی لە ژیان ناین هەمومان بیخوێنەوە چونکە من زۆر باوەڕم بەوە نیە کە لە دوای مردنی هەندێک کەس هەندێک شتاڵەیە کە ئەبێ یانی ئاگامان لە یەکتری بێت ئینشاڵڵا تەمەند درێژە بن و ئاگاشتان لە یەکە بێت و لەم بەرنامەیەش ئەگەر ئەوانە گوێیان لێت بێ بتوانن پەیوەندیەک دروست بکەنەوە نەزیرەخان باسێکەوەمان بۆ بکە لە شاخ قەت بۆنەی و هەشتی مارس یادی ڕۆژەتانە کردەوە وەکو ژنان لە شاخ نەخێر بۆ لە بینی خۆمانە کچەکانیمە کە بێکەوەی باسمان نەکرد وڵا لەوێ قەزیە گەورەکە شتێکی تر بوو ئەوەی ڕاستی بێت و ئێمەش ژمارەمان کەم بوو و پەرش و بڵاو بووین هەرێکی لە شوێنێک بوو نەخێر باسی بابەتێکی تر بکەین نەزیرەخان ئێستا خۆشبەختانە یانی نازانمە من واڵم ینی ڕۆڵی ژنان زۆر بەرچاو و لە هەموو کایەکانە بوونیان هەیە لە هەموو بوارەکانە لە سیاسەتە لە تو بڕۆ مەسەلەن سێری پەرلەمانکە لە پەرلەمانە بوونیان هەیە لە حکوومەتە لە وەزارەتەکانە بەڵام چی بکرێ بۆی بتوانرێت زیاتر دەوری ژن کاریگەری زیاتری هەبێ ینی هەتا ژن نەچێتە شوێنی بڕیاردان باشە لە سەری هەرەمەکە باوەڕ ناکەم ژن بگا بە باش ژمانەیە پەرلەمانتارە و دەستورە نووسێتەوە ینی ئەگەر باسی ئەوە بکەی وەنیە پەرلەمانتارە ڕاستە دەستیان خۆش بێ دەوری خۆیان هەیە چۆک و ژن چۆک و پەرلەمانتار بەڵام کە بۆ بە پەرلەمانتار پیاوەکان بردوانە بکردانەوە پەرلەمانتار بڵێن دەنگە کۆتاکان مەبەست لەوەیە کۆتاکانیش و هەتا بێجگە لە پەرلەمانتاریش بڵێن وەزیرێک وەزیفەیەکی پۆستێکی گەورە ئەگەر وەکوتمان بڕیار بەدەستەکان لە حیزب و لە حکوومەتە پیاون باشە ئەوە یعنی لە کۆلی لێ ناکرێت کە پیاون لەبەرەوە ئەوان بڕیارێن کێچێ چ پۆستێک چۆن دابەشێکن ئێستا کە سەرگەرمی دروستکردنی کابینەی حکوومەتن من لە باوەڕام لە هەموو لایەنەکان لە هەموو حیزبەکان چێن ئەوانەی کە تا ئێستا نەمان بینی وەژنێک بچێتە ئەو کۆبوونەوانەی کە بڕیار لە دروستکردنی کابینەی حکوومەتدا بەڵام بگورە تا ئێستا نەمان بینیەوە ئەم هەموو ناکۆکی بینی حیزبانە هەیە نەمان بینی وەژنێک لەو دانیشتانە بێ کە بۆ ئاژبوونەوە و یان بەڕاستیەوە لە قەراری 25 زۆر باسی ئەوە بەس یەک شتێ خۆشبەختانە ینی یەکێتی نیشتمانی کورسانێکی بوو لەو حیزبانەی کە کاندیدی پەرلەمان بۆ سەرۆکی پەرلەمان لە کابینەی پێشووە ڕێوازخان بوو کە یەکێک بوو لەو ژنانەی کە بەڕاستی لە ترۆپکی دەسەڵات بوو ینی هەموو دەسەڵاتێکیشی هەبوو ئێسش ئەبینرێت لە هەموو وەفدەکان و لە کۆبوونەوەکانەکە توانین بڵین پێگەیەکی باشی هەیە بەڵام لەم لە سلەیمانیە کە بە شوێنی یەکێتیە شوێنی دەسەڵاتی یەکێتیە لە دوای ڕاپەڕینەوە چەند محافظە بینی کامیان ژن بوو چەند چوزانم پۆستە ئیدارێ گەورەکان کامیان ژن و ئێستا خۆشبەختانە سەرۆکێکی زانکۆ لە هەڵەبجە ژنە قامێک لە هەڵەبجە ژنە سەرۆکی شارەوانی ژنە بەڵام بۆ ژن نەبێت ینی لەبەرچی ینی هەمووی هەر پیاوەکان بن خۆ خێر بە ژن نەبێ ینی بۆچی ژن نەبێ ئەخ لەبەروی بڕیارەکە پیاوەیە باشە خاتون نووزێرێ دەڵێن ژنان و پیاوان لە سەرجەم بابەتەکانی ژیاندا یەکسانن بەرامبەر بە یەکتری کەواتە پێ دوایە لە لایانی سیاسیدا بۆ شێوەیە نییە ئەزین چۆنە ئەو یەکسانیە لەسەر حسابی ژنە کە یەکسانە ژن جوودێکی زیاتر سەرفەکالەوە ژن هەتا کەڕەتێک بەڕێز بامجال باسێ کرد ئەو هاوار بکەن ژن مناڵتانە گریدایکی شیری نایەتێ ئێوەش هاوار بکەن داوای مافی خۆ ینی تۆ بێت داوای مافکەی مافەکە لای یەکێکی ترە لای بەرامبەرەکەتە ئەبێت داوای ماف لەوە بکەی باش کۆسار فەرمە لە دوای ڕاپەڕینەوە ڕۆڵی ژنان چۆن هەڵەسەنگێنی ڕۆڵی ژنان بە تایبەت لە ناو سیاسەت هەرچەند نەزانم ئێستا جوابەکەش هێزانەکە چی پێڵیتەوە بەڵام بە شێوە گشتێکی چۆنی لە ناو سیاسەتە خۆشبەختانە لەم کۆتایە هێرۆخان چۆ مەکتەبی سیاسی هێرۆخان من لە دەرەوەم بینی چ ژنێک بوو
چۆن بوو ینی بەڕاستی دایمە لە شەڕەکانە بوو دایمە بە کامێرێکی بە سەرشاخۆ ئەو مێژوەی کە ئێستا هەیە ئەو نەبووە باوەڕ ناکەم هەبووە باوەڕ بێ بەقەت نازانم چەنەها پیا ئەو ژنە دەوری هەبوو لەم کۆتایە خۆشببختانە چۆ مەکتەبی سیاسیەوە کە بڕیار لە مەکتەبی سیاسیەوە دەرەچوو پێشتر نەبوو بەڵێ چەند ژنێکیش چوونە سەرکردایەتەوە هەندێکیان خوان بەهێز بوون نەرمیخان سەرکردایەتی بوو ژنی کە چۆ سەرکردایەتەوە دکتۆر جوان ئەحسان بەڵام هەر تۆزە جیاوازەیە کە بنەی بینم سانە باسی ئەوە بکەین خاتو نەزیرە ئەگەر بێت و مەسەلەن دەسەڵات بدرێتە دەست ژن چی ئەکژن ینی ئەمە حەزەکەم بزانم ئەمە وەکو هینێکی شخصی لێتە پرس ژن لە ماڵا دەسەڵاتی هەیە ئەو ماڵانی کە ژن ئەی با بەڕێ دەسەڵاتی هەیە زۆر ماڵێکی هادی لانی ئابووری مەزبوط ئیدارەی بناڵەکان مەزبوط پەیوەندیەکانی خێزانەکە لەگەڵ دەرەوە مەزبوط لەو باوەڕام خێزان یونیتێکی بچووکی هەموو دام و دەستگاکانە ژن لە وتەگەر ژن دەسەڵاتی هەبێ ئەگەر ژن دەسەڵاتی هەبێ هەم بە یەکسانی دەسەڵاتەکانی خۆی دابەژەکە هەمووی قۆرغ ناکاوە خۆی هەم بە جوانی ئەی با بەڕێوە ئۆشتان بیر نەچێ ژن ئیشکردنە ئێستا کە باسی گەندەڵێکرێ ژن زۆر پاکە ژن کەم تێوەگلاوە لە گەندەڵی ئەدی ژنێکم پێ بڵێ مەگەر زۆر چوزان دەگمن ژن لە ئیشکردنیشا زۆر پاکە بە پاکی ئیشی خۆیەکە ڕاستە ڕاستە من حتمما تەوەری ترمان هەیە لەسەر ئەم بابەتانە منێکێک لە پرسیارەکانم ئەوە بوودام نابوو ینی کۆسار لە مێشکی خۆمان لە میوانەکەمی بکەم بۆ تەوەری سێم بازدەوە بکەم بۆچی ژنان دایمە کە لە فەرمانگەیەکە خۆ لە ئیداریەکە کار دەکەن لە داراییەکەی دەدەن بە ژنان چکە ئێمە گەندەڵ نین بەڕاستی وایە هەموو عێراق بەدەست ژنێک و گیری خواردەوە بەخۆش تەیف سامی لەوانەیە من ئەوە لایەنێکی سیاسی لەوانەشەوە لایەنێکیەوە بێ ژنە زۆر جدی بێ لە ئیشەکەی خوا نازانم من چونکە لە باری دارایی ژناکەم ڕاستە بەڵام مشت نەکبێتەکەمی بۆ گەلی کوردەکەی مەعاشەکە ئەخرەوەش بزانە ناڕێکی پەیوەندیەکان ناڕێکی بەڕێوەبردننی ئیداری چ لە هەرێم و چ لەوێ پیاوەی کاتەرە ژنە چی بکە بە تاقەکەن دەستە خۆش بێ من تێدی ناکەم ئەو ژنانی چونکە من نایناسم تایف سامی وەزیری دارایی بەڵام لەوانەیە احتیمال لێدانێ لە بەروی جدیە نازانم لەوانە شەوانە بێ دەستەکانە خۆش بێ نەزیرە خان نەزیرە حارس پێشمەرگەی دێرین کە ئەم بەیانیە لەگەڵمان نبوو